بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لاڵقەی شینەی بەرنمەکەتان پێتانەگەینەوە. ئازیزان لە بەرنامەی دیداری شەقامەوە سەرێک لە شەقامی خرۆشاوی حەڤدەی شوباتی ساڵی 2011 ئەدەینەوە کە تێیدا جەماوەری کوردستان یان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت پارێزگای سلێمانی و دەوروبەری خرۆشا بوون بۆ بەدەستێنانی مافە سەرەتاییەکانی ژیانیان. خرۆشا بوون لە پێناو ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان. خرۆشا بوون وەکو خەڵکانێکی دڵسۆز بۆی لە خەمی لە دەستدانی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستاندا لە دەست نەدرێ و لە دەستمان نەچێ. ئازیزان، ئەو کات دەسەڵاتدارانی ئەم ناوچەیە و هەرێمی کوردستان زۆر بەتوندی بەداخەوە لە باتی هاتنە پێشەوەیان و گوێگرتن لە شەقامی خرۆشا و ڕۆڵەکانیان بەتوندی ڕوبەڕووی خۆپیشاندەرانی سلێمانی بوونەوە. ئەمەش وای کرد کە وێڕای پەرتەوازەکردنی خۆپیشاندەران وێڕای خستنە ژێر فشارێکی توندەوە کۆمەڵێک لە قوربانی گەورەشی لێکەوتەوە، شەهید و بریندار. ئازیزان، ئێستش لە دوای تێپەڕبوونی 12 ساڵ بەسەر و ڕووداوەیە وێڕایەوەی کە حەق و شایستەیە لە بەرامبەریە هەڵوێستێ بکەینەوە و ڕاوەستین و خوێندنەوەیکی تازەی بۆ بکەین. شەقامی کوردی دیسان گرفتارە و زیاتریش بەو دەردانەوە کە 12 ساڵ پێش ئێستا ئەم خەڵکە جیرۆدەی بووبوون. ئەوەی جیاوازە ئەوەیە کە ئێستا خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگە، هیچ دەنگ هەڵبڕینێکی لێ نابیسترێ. ئەماش دیارە هۆکاری تایبەتی خۆی هەیە. ئەو میوانە بە ڕێزانەی کە ئێستا لەگەڵمان ئامادەن و لە دیداری شەقامەوە کەوینە گفتوگۆ سەبارەت بەو ئامانجانەی کە ئەو کات خۆپیشاندەران هەیان بوو، بەشێکن لەو چالاکوان و کەسوکاری قوربانیانەی کە ئەو کات حەڤدەی شوباتی ساڵی 2011 لەسەر شەقام بوون. بەڕێزان، مامۆستا عادڵحەسەن چالاکوان، نزار محەممەد چالاکوانی مەدەنی، فاروق عوسمان باوکی شەید هەردی، خاتوو عایشە عەزیز دایکی شەید هەردی، کاک زاهیر مەحموود باوکی شەید سوورچێ و خاتوو خونچە قادر دایکی شەهید سوورچێ و من بە گەرمی و لە ناخیدڵەوە با گەرمی بە خەراتنیەم بەڕێزاناکەم. خێربێن سەرچاو. بەڕێز مامۆستا عادڵ بە لە جەنابتەوە دەست پێکەین. ڕێک 12 ساڵ ینی 1-2 ڕۆژی تر 12 ساڵ یادی ڕووداوەکانی حەڤدەی شوبات دەکەینەوە. بە جەنابەت گوێت لێ بگرین و پێمان بڵێ کە بارودۆخی ئێستا کە خەڵکی هەرێمی کوردستان تێداژی و بە تایبەت سلێمانی کە سلێمانیش لە پێناوی هەموو خەڵکی کوردستانە خەباتی مەدەنی کردووە، لە چه بارودۆخێکان چی جیاوازە لەوەی کە ساڵی 2011 تایە بووین؟ منای خی گەورە سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کەناڵی پەیام. لێرەوە جارێکی تر دروست سڵاوە نێرین بۆ گیانی پاکی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی. بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئەو کاتەش و ئێستاش ئەوەی کە لای ئەوان گرنگ بوو خوێنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبوو، خوێنی ئەو شەهیدانە و دەیان شەهید نەبوو کە لە پێناوی ژیانێکی باشترە خوێنیان ڕژا. ئەوەی کە لای ئەوان گرنگ بوو شوشەی بارەگاکانیان و چەند بەردێ بوو کە بەر بارەگاکانیان کەوت بوو. ئەگەر گوێمان لێ بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە چەندین دیدار و چاوپێکەوتنی دوای خۆپیشاندانەکانی حەڤدەی شوبات و تا ئێستاش باسیەوەکەن کە لەناو خۆپیشاندەرانەوە چەند بەردێک گیراوەتە بارەگاکانیان. ڕۆژێک لە ڕۆژان نەمان بیست باسی خوێنی گەشی ئاڵی شەهیدانی حەڤدەی شوبات و ڕۆژانی دوایی بکەن. بۆیە ئەلێرەوە پێمان ئەڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەی کە لای ئەوان گرنگە حیزبەکانیانن، بنەماڵەکانیانن، خوێنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە.
ئەوەی کە ئێستا ڕوئە لە هەرێمی کوردستانە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپدان لە ڕووی ئابووری و لە ڕووی تەنانە لە ڕووی کۆمەڵاتی زۆرێک لە شڵەژان و زیادبوونی ڕێژەکانی جیابوونەوەی نێوان هاوسەران هەمووی دەرەنجامی ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حەڤەی شوبات زەنگێک بوو بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پیان وتن ئەگەر ئەم مۆدێلە لە حکومڕانی و ئەم مۆدێلە لە ئیدارەدان درێژە بکێشێ سەرنجامێکی تر سناک چاوەڕوانمانەکات بێگومان هەموو ئەو قسانی کە لە حەڤەی شوبات و ڕۆژانی دوای و ئێمە مامۆستانیش لە ڕۆژانی خۆپیشاندانەکانی دوای حەڤەی شوباتە ئەمانوت کەمانوت ئەم جۆرە مۆدێل لە حکومڕانی خۆیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو سەرنجامێکی تر سناگەبن و ئێستا کە ئێستا ئەیبینین ئەم ساتێک ئێمە قسەیتیاکەین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە چۆکە لە بەردەم بەغا کەوتون بۆ 200 ملیار دینار کە ئێمە ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 400 ملیۆن بەرمیل نەو دەفرۆشێ وەجگە لە داهاتی ناوخۆ ئەم جۆرە لە سیاسەتی زەلیلکردنی کووردە و سیاسەتی شکاندنی شکۆی هاوڵاتی کووردە جەناب داماژت بۆدا کە ئەو خۆپیشاندانە زەنگێک بوو لە دەسەڵاتداران هیچ سوودێکی هەبوو هیچ بە ئاگاهاتنەوەیەک ڕوویدا لە دەسەڵاتدارێتی هەرێم و حکومڕانێتی خەڵک لەو کاتە تواندرا داواکاری خۆپیشاندەران بکرێتە بڕیارێک لە پەرلەمانی کوردستانەوە کە بڕیاری ژمارە 2 پەرلەمانی کوردستان ناسیێنرا بەڵام بەداخەوە ئەویش دوایی ئەو بڕیاری ژمارە 2ش بە زۆرێک لە زۆرەکان سندوگم کرا و کەس تا و ساتش کەس نازانێ سەرنجامی بڕیارە ژمارە 2 پەرلەمانی کوردستان چی لێکرا کێ کردێ بڕیار و کێ سەرنگونی کرد توا پێمان بڵێن ینی ئەو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان کە ئەو کاتە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتی شەڕۆڵی گەورە و کاریگەریان هەبوو توانیان بیکەن بە بڕیار لە پەرلەمانی کوردستانە بەڵام بەداخەوە ئەوەی کە ڕوویدا لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی ئەو کاتەیە ئەو بڕیارە سەرنگوم کرا بەڵام ئەگەر ئێمە سەیریکەن هۆکارێکی تری ئەوەیە کە عقلیەتی ئەوانەی کە ئەم دوو حیزبە بە تایبەتی ئیداری هەرێمی کوردستانین عقلیەتێکی توانی بڵین خێڵەکی عسکەریە عقلیەتی ئیدارەدان و بەڕێوەبردنی دەوڵەت نییە یعنی ئێستاش ئەبینین کە لە هەرێمی کوردستانە لە فڵان کەس ئەوەنە 1000 کەسی بۆ ئەکرێ بە هێزی سەربازی لیوای بۆ دروستەکرێ کە ئێستا لە هەرێمی کوردستانە بە چای خۆمان ئەبینین ڕۆژانە لیوای سەربازی بۆ کەسە سەربازیەکان ئەکرێتەوە بەڵام ئامادەنی دەرچۆکی زانکۆ تەنانەت دەرچوانی خوێندنی باڵا ماسەر و دکتۆرا دامەزرن بۆیە عقڵێتی کە لە هەرێمی کوردستانە عقلێتێک نییە گوێ بۆ خەباتی مەدەنی بگرێت کە سەرنجام خۆی بێدەنگی و گوێنەگرتن بۆ خەباتی مەدەنی زۆر ترسناکە کە سەرنجامەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێگومان تا دوجار ئەم ستەمە قوبڵ ناکەن بیر لە ئالێت و میکانیزمی ترەکەنەوە کە ئەگونجێ دوجار ئالێت و میکانیزم بێتە پێشەوە کە کەسمان ئاواتی پێ نەخوازیین بە زیانی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان تاو بێ بەڵام ئەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو خوا ئەفەرمی ئەلەیسە مینکم ڕەجوڵ ڕەشید ئەگە هیوادارین کەسێکی ڕەشیدیان تیاوێ و هەرچەندە تیانە نابینین کە بە ئاگا بێنەوە ئەم جۆرە لەستەمکاری و لە حکومڕانی کۆتایی بێنن و گوێ بۆ دەنگی هاوڵاتیانی بەژمێنێتی هەرێمی کوردستان بگرن زۆر باشە دەست خۆش نزار جەنابێت ئەگەر ئەرک نەبێ پێمان بڵێ کە ئامانجەکانی خۆپیشاندانی هەفتەی شوبات بەکوێ گەیشتن چیان لێ هات چیان لێ هات چۆن مامەڵەیان لەگەڵ کرا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لێرەوە سڵاو و ڕێزمان هەیە بۆ شەهیدانی کوردستان شەهیدانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات شەهیدانی شەقام کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونان و هەلێرەوە پەیامی گەورەمان هەیە و پەیامی زۆر زۆر جدیمان هەیە بۆ زیندانکراوەکانی بادینان کە ئەمڕۆ نەیان هێشت مقابلەی چەند کەسێک بکرێت یعنن ئەو زیندانانە ئەمەنە تاریکوتنۆکە زیندانەکانی دەسەڵات کە ڕێگان نایان پارێزەرەکانیش هەندێک لەو زیندانکراوانە ببینن کە ئەمە زۆڵمێکی گەورەیە و قوبوڵ ناکرێ و ئەمە بە هەموو شێوەیەک ئێمە ڕەتی ئەوە ئەەکەینەوە و ئامانجەکانی چەسانەوەکان و سەرکوتکردن بە شێوەیەک لە شێوەکان هەر بەردەوامە نەک هەر بەردەوامە بەڵکو کەڵبە تیژەکانی حیزبی دەسەڵات ئێستا بە شێوەیەکی وا دەرکەوتووە جێی مەترسیە ئێستا منوتووە ئامن نین لەم شارەیە یان نە ئەمانەتمان ماوە قەیران دەستی پێ کردووە لە پیازەوە ماڵە ئەوێ لە پیاز لە نان گران بووە پیاز لە قەیرانی پیاز و نانەوە دەست پێ ئەکا هەتا قەیرانی نەوت یان جاران ئێمە کە ئەمان باسی قەیرانمانە کرد ئەمان نەوت شەفاف نییە نەمان و نەمەعاژ نییە نەمان وت سفرەکانمان خواردنیتیان نیە باسی یەکگرتنەوەی دوو ئیدارەمانە کرد ئەمە ئامانجەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات لە ئاستی بەرزا بوو لە ئاستی گەورەیا بوو لە ئاستی ئێستا ناچارین باسی وردەشت بکەین بەڵێ ئێستا لەوانێ ئەگەر ئەمڕۆ باسی هین بکەی باسی نرخی دۆلارەکەی باسی من پێ دەڵم باسی سعری پیازەکەی کە گران بووە یان خەڵق کاکە لە 100 و 120 و 130 و 140 و 150 و 160 و 170 و 180 و 190 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 و 180 و 1
بە هەموو شێوەیەک شەڕەکە کەوتۆتە سفرەی سەر سفرەی خەڵق سەر گیرفانی خەڵق پارەی پاس گران بووە یعنی هەموو شتێک گران بووە دەرەنجامەکە چیەکە بمبورە یانیە با بڵێن لێزانین و ئەوەی دەسەڵاتە با بڵێن وای کرد کە تموحاتی خەڵک لەو سەقفەوە دابزنە خوارەوە یان بۆ خەڵک وای لێ هاتووە مەسەرەن داواکاریەکانی گەیشتۆ بەوەی کە ئێستا باس لە نرخی پیاز بکرێ بۆ وڵی تر تۆ ئەڵێ قەترە ئاو ئاسین شکو نەکا ئیتر ئەمە تۆ هەر ڕووی دەمم لە جەنابە نەبێ من ڕۆکەمە دەمی بڵین حیزبەکانی ئێستا لە دەسەڵاتان ئەمانە ئەگەر هەر بتزن نامێنێت ئیتر قەیران دەست بیەکە ئەچێتە سەر گۆش دامێنێتە سەر ئێسخان ئێستا لە هاڕینی ئێسخانەکانین ئێستا ئێمە هیچ شتێکمان نەماوە دەست ئەم حیزبانەوەمی چاوشنۆکیەکان گەیشتۆتە ڕادەیەکی زۆر خەتەر بۆیە سەقفی داواکاریەکان ئێستا خەڵک فریای داواکاری گیرفانی خۆی ناکەیتەوە ماڵاوی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان جاران باسی موچانەکە ئێستا نەکەر موچە پلە بەرزکردنەوە ئەوەستێنێ سعری دۆلار لە سەیر و سەمرایان تۆ خۆ بەراورکە لە جگەڵ دەوڵەتێکی فاشیلی وەکو عێراقا دەوڵەتی عێراق دەوڵەتێکی فاشیل بوو ئەیوی جانان ناوت ئێمە دیموکراسی نێرین بۆ بەغا بەڵام ئێستا کاکە مەگەر دۆلار بنێرن بۆ بەغا سەری دۆلار جیاوازە لەگەڵ بەغایە لێرە جۆرە سعرێکە لە بەغا جۆرە سعرێکی ترە مافی مرۆڤمانە لە بەغا پێشکەوتوترە یعنی ئێمە دەوڵەتێکی فاشلی وەکو عێراق کە بە زۆر بووین بە عێراقی بەڵام ئێستا خەڵق خواخواتی بێ بە عێراقی خواخواتی مەعاشەکەی بچێتە لە عێراق وەرگێ بۆچی کۆ زامنی ژیانی خۆیەکە ئێستا ئەو دەوڵەتی عێراقە زۆر لە ئێمە باشترەوە ئێمە لە پاشەکشەیەکی زۆر گەوران لە مافی مرۆڤ لە بڵین لە خزمەتگوزاریە لە ژیانی هاوڵاتیە لە نرخی هاوڵاتی لێرە نرخی هاوڵاتی نزم بۆتەوە بەڵام لەوێ مافی مرۆڤ بەرزبێتەوە یان لێرە هەموو شتێک لە بەرزبوونەوەیە نرخی شتومەک نرخی هەموو شتێک لە بەرزبوونەوەیە بەڵام تەنها نرخی مافی مرۆڤ زۆر لە دابەزینایە ئێمە ئێستا ناو دار و پەردووە ئەژین حەفەی شواڵ ناو دار و پەردووە ناژین ئەمانیش ئەم دەوڵەتە ئەم هەرێمەی کە ئێمە هەمانە بیکەین بە مۆدێرنی بکەین بە مؤسساتی و دەوڵەتداری نزار ینی شتێک کە دەسەڵات هەمیشە داوایە کرد لە خەڵک چاوەڕێکن ئارام بگرن چوزانم ئەزمونونەکەمان ساوایە پێ ئەگات یان بارودۆخەکە لە ساڵی 2011 مەسەرەن ئەیانوت باشتر ببێ ینی ئەگەر بەو پێ وایە بوو ساڵ بە ساڵ گوزەران و بارودۆخی خەڵک لەگەڵ گەورەبوون و پێگەیشتنی ئەزمموی حکومڕانیە یان لەگەڵ باشتربوون و گۆڕانی بارودۆخە گوزەرانی خەڵک باشتر بواە بۆچی بە پێچەوانەوەی یاین تا دێ گوزەرانی خەڵک و بارودۆخی خەڵک و ژیانی خەڵک خراپترە بێ و ئەزمموی حکومڕانیش تا دێک کەمتر و بچووکترە بێتەوە خۆی هەموو فەرتێکی ئینتیقالی هەیە ئەو درۆیش خۆ تا فترەیەک تۆ باوەڕت بە دروی شتی واکرێ ئەو دووری کاڵی حکوومەتەکەمان ساوی ئەمانە دەمێکە بەسەرچۆ خەڵق غەزانێ وەکو مامۆستا باسی کرد ئێستامە 400,000 زیاتر نزیکی 500,000 بەرمیل نەود ڕۆژانەکەینە دەرەوە حکوومەتە دیوە معنای بۆ نوکتە جێڕانەوەیە تۆ کاسی وکەیت و زەرەرکەی کاوەتی بە لە ماڵی خۆتا بۆ دانانیش ئەم حکوومەت یاریێمە وەکو مەیتێکی لێ هاتووە ناتوانی بینێژیت و نەزیونیژە بێتەوە یان بەدەست کۆمەڵی دەسەڵاتدارانەوە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ ئێستا ئێمە وازمان ناوە خەڵک دانیشتووە لە ناو خۆیانە هەر حیزبە و لە ناوخۆیە کۆمەڵی مشکلی هەیە بینی یەکێتی پارتی لەو پەرغی خراپیایە یانن تێناگەین حکومڕانیوەیە بۆچی واستان هێناوە مەسیان شەقامی کوردی بڕاستتر بڵێن من لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد ئەگە بارودۆخەکە خراپترە بۆچی شەقامی کوردی بێدەنگە جۆرێک لە وازێنانی پێوە دیارە من مەبەسم واسێنانەکە ئەگەر باش تۆ واز لەوە بێنە یان واز لەوە بێنە بڵین وازمان هێناوە لەوەی کەەوە باسی بڵین شەقام و دەسەڵات بکەین ئێستا دەسەڵاتەکە خۆی هەڕەشەیە بۆ ناو خۆی و هەڕەشەمان لەکە یان هەڕەشە دەم ئەم نەتێژەکە کە خەڵک خۆی لە ڕاپەڕینەوە دەستی کردووە ئێمە بە هیچ شێوەیە وازمان لە مەسەلەکە نێناوە و ئێمە بەردەوامین و هینێکیشم لەسەر ئەو پرسیارە هەیە تێبینیەکەم لەسەر و پرسیاری جەنابەت هەیە بۆ بە گوتاری گشتیە لە خەڵکەکە بۆ بێدەنگە و خەڵکەکە بۆ میێگە لەو خەڵکەوانی نەخێری بە هیچ شێوەیە چۆنە مەسەلەن تێبینی بەسەر بۆ بەڕێیەکی گشتی شەڕێکی دەرونیە خەڵق زۆر زینووە خەڵق مێگەل نییە خەڵق زینووە وەستا حالیان خۆپشاندان نزار
کاک ئەگەر مەجالم بدەیت زۆر باشە یعنی تۆ ئازادی وا بیرەکەی تۆ بەڵام حەق ڕۆژنامە نووسێکیش حەقی خۆیەتی بپرسیان هاوڵاتیەک چاودێرێک بۆن بوونە مەسەلەن لە کاتێکا هاوڵاتی 2-3 ساعت کارەبای هەیە لە 24 ساعتە تۆ باسی لە کاتێکا نازانی مەبەستم چییە؟ ینی مەبەستم بارودۆخی خەڵکە لە کاتێکا ئەگەر بە بەراورد مەسەرەن نرخی ئەمپێرێکی کارەبای مۆلیدا ئەوسا 4-5 بوو ئێستا 20,000 ئێستا 19,000 مەسەلە نرخی هەموو شتێک گران بووە غاز نییە نەوت نییە سوتەمەنی نییە بەنزین نییە بارودۆخی خەڵک ئەژیار خراپە بۆچی شەقامەکان پێدەنگ واقعەکە وایە کە پێم بڵێ من پێم وتی ئەو شتانە هەمی ڕاستە من پێم وتی وتم لە ناو لە دار و پەردووە ئەژین نەک بڵین لە ناو بینایەکی ڕووخاوە بمانێ ئەم بینایە چاکەین ئێستا ڕێک بووم وەکو بوومە لەرزەکە کەوتۆ بەسەرمانە دار و پەردۆکەی کەوتۆ بەسەرمانە بەڵام سەبارەت بەو پرسیاری بێدەنگیە کە زۆر باز دەکرێت ئێستا حالیان لە دەربەندیخان خۆپشاندانە و ماوەیەکیش لەمە پێش لە پێنجۆن خۆپشاندان بوو بەهۆی ئیستیقالەکردنی یەک کارمەند یەک بڵین قایم قامەوە خەڵک زیونەتی خەڵکمان بینی ئەو خەڵقە وەکو ئاگری ژێر خۆڵەمێ ژوایە دەستکاری بکەی ئەو ئاگرە هەڵەچێ ئێمەسە لە بوومە لە بێدەنگی پێش بوومە لەرزە هەیە تعبیرەکەیەوە ئەو بوومە لەرزەیە بەڕێگاوەیە بەڵام کە تەقێتەوە کەی ناتەقێتەوە بە تەواوەتی هەرە تەقێتەوە بەڵام چاوەڕوانین کاکە معقول نییە جاران حیزبەکانی دەرەوەی یەکێتی پارتی هەمووی لەسەر خەت بوون لەگەڵ خەڵقا بوون ئێستا دیار نەماون و ئەوانە نخبەی کوردی ڕۆشنبیری کوردی حیزبی ئۆپۆزیسیۆنی جارانی کوردی نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز ئەمەیە خەڵکیش چاوەڕوانی سەرکردایەتیەکە ئەی بۆ لە پێنجۆن بینیمان ئەم شارێکی گەورە هاتە دەرەوە لەبەرەوەی کەوا یەک کەس خۆی کرد بە سەرکردەی ئەو خەڵقە وتی من لەگەڵ ئێوەیان بینیمان بەڵام ئێستا حیزبەکان کووە یان ئاەتۆ خۆپشاندان دەست پێکەینەوە بەبێ ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزە بێ بەبێ ئەوەی سەرکردە هەبێ بوونی سەرکردە زۆر میهمە لە بەتایبەتی لە وڵاتی ڕووخا و داڕووخای وەکو ئێمە جەماوەرچ کۆ دوای سەرکردە ئەکەوێ یعنی ئەو پێویستان بەبوونی بۆنمونە یان شەقام پێویستی بەبوونی ئۆپۆزیسیۆنێکی زیندووە بەڵێ سەرکردەیەکی بەڵێ لە ئێستادا ئێمە داوا لەو حیزبانە ئەکەین کە لە بڵین لە خۆپشاندانەکانی حەڤەی شوباتە ئۆپۆزیسیۆن بوون ئێستا چاڕوانی چیەکەن تانەوێت چی بکە هەندێک حیزب هەیە ئەڵێن ئۆپۆزیسیۆنین یانی ئەوانە بەشی شەقامەکەن بەشی توانە و هەموو حیزبێک لە دەرەوە یەکێتی و پارتیا بێ زەرمەندە و بەشێکە لەو موسەسە لێ دراوە چکۆ ئەو دوو حیزبە دوو بنەماڵە بەڕێوە ئێبە گیانیانە تا مریشکە ڕەشە لەگەڵ خەڵقا بۆیە هەموو کەسە لە دەرەوەی دوو حیزبە زەرمەندە و ئەو دوو حیزبە بۆ خۆیان باسی گەندەڵەکانی ناوخۆیانەکەن ئەوڵێ من زوڵم لێکراوە ئەوڵێ زوڵم لێ نەکراوە یعنن خۆیان ناخۆیان قساکەن وەکو بڵین ئێمە بین کێشەکە با بە ئێوە خۆتان کێشەکەن ئێوە خۆتان ئەم وڵاتتان کاول کرد ئێستا گەیشتونە دەسەرەوەی یەخەی یەکتری بگرن لەناو خۆیانە یەخەی یەکتری ئەگرن باڵباڵێنەوە ئەمانە یان سەیرەکەی وڵاتەکە ئەوەی کە ڕای گرتووە پارێ و خانزاز و تەماع و ئەمەیە بڵین کۆمەڵێ چەتەوەکو فلیمەکانی فلیمە عەسابەکانی جاران ئەچوون لە کۆتایی هینەکە بانقەکانە بردوایی لە کۆتاییان لەسەر پارەی بانقەکە کە دزیانە شەڕیانە کرد و یەکتریانە کوژ ئێستا حالیان لەسەر ئەو پارەی بانقە شەڕەکەن و یەکتری ئەکوژن و تەعنە لە یەکتریەن نەک لێ پێ ناوی خەڵقە هەر شتێکیان بود ئەمە بۆ چاکسازیە ئەمە بۆ ژیانی خەڵقە ئەمە داهاتە دیار نییە داهات لەوێ دیارە لەوێ دیار نییە ئەمە هیچی وان نییە مەسلەی دروشم و دروشمکاری خەڵق وان بە ناوی خەڵقەوە بە ناوی چاکسازیەوە بە ناوی ڕیفۆرمەوە کە فەلسەفەیە ڕیفۆرم نەک ئەمانە نازان ڕیفۆرم چییە وازانن ڕیفۆرم بریتە لەوەی کەوا ماڵی خۆی ئاوادان بێت و تر حەقی جەماوەر و خەڵکی خۆی لە خۆشگوزەرانی هەبێ و خەڵکیش بەڵێ خۆیان لە خۆشگوزەرانیا بن ئەیانوێت زی زیاتر بکەن یعنی ئەیانوێ ملیۆنێکی بیکا بە 2 میلیۆن باقێکی بیکا بە 10 باق یعنی ئەوێ زیاتری دەستکەوێت منەمێ لە تۆ زیاتر دەستکەوێت تۆ لە کاکعادل زیاتر دەستکەوێت کاکعادل ئێوێ یان ئەمەیە کێشەکەی ناوخۆیان بەی شێوەیە لەسەر خەڵق نییە بەڵام هەمیشە خەڵق وەکو دروشمێک وەکو دروشمێکی بریقەدار باسیەکەن و خەڵکیش لەوە لێبێتەوە ئەزان شەڕەکانی ناوخۆیان هەمووی لەبەر تەماعە هەمووی پیاوی دەوڵەتە ئیقلیمەکانن دەمێکە تعریف کراون و ئەم بارودۆخە ئێستا خەتەرترین بارودۆخە ئێمە پیا ڕۆین چەند ساڵێک لەمە پێش ئاماری خۆکوشتن لە هەرێمی کوردستانە 3 ڕۆژ جارێک
یەکێک خۆیە کوشت ئێستا هەر 36 سعات جارێک معنای ڕۆژونیوێک کەسێک خۆیە کوژێت ئەمە هەمووی ناومێدیە ئەمە هەژاریش نییە ناومێدی ڕەشببینی گەنج کاکە گەنج سەرچاوی تاقەیە وزەیە ئەتوانێت هەموو شتێک بکات توانین لەو عەرزە ڕقەجاو بۆ بڕوێنێ بام ئەو گەنجە ئێستا بڵێن چی لێ هاتووە خەسیێنراوە بۆچی یانە بێ بشواتە بچێتە دەرەوە ماسەکان بیخۆن یان لە ناوخۆ بێکەرامەت بێ کەسایەتی بێ ئەوەی کەوا بێ کاریگەری ماوەتەوە لە پەراوێزە گەنج لەو پەڕی حاڵەتی زۆر زۆر مەیوسایە لەبەرەوە یانن بارودۆخەکە هی ئەوە نییە کە بڵێنەوەلات کاگزار وەکەوەی حەفەی شوبات ئێستا ئێمە لە حاڵەتی کارەساتە ئەژین حەفەی شوبات ئەمانویست ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ نەمێنێ بۆ نمونە ئەمانوت یەخستنەوەی ئیدارە بۆ نمونە باسی ئازادیمانە کرد باسی شەفافەتی بوجەمانە کرد بوجە هاتە پەرلەمان ئێستا بوجە کەس نازانە داهاتەکانی ناوخۆ چی هاتووە لە ناوخۆیانە بەیاننامە لەسەر یەکتی دەرەکەن ئێمە لە حەفەی شوباتە داوایمان کرد یەک هێزی پێشمەرگە هەبێ ئێستا هێزی پێشمەرگە بەیاننامە لەسەر هێزی پێشمەرگە دەرەکەوەکو لە ئێستا لە دووە بۆ بە سێ هێزی پێشمەرگە بەڵێ ئێستا بۆ بە سێ هێزی پێشمەرگە خراپی چییە بەڵێ هەر هێزێک پێیا بێت هەزار گەنجی قوربەسەری داما و ئەوێ هەرچیەک بێت ئەڕوات ڕاکا بێ بە هێزی پێشمەرگەی ئەموو ئەو بۆی کەوا بژیان بۆی پارەیەکی هەبێت زۆر خەتەرەکە دەینەوەلات کاک فاروق باوکی شەید هەردی بەخێر بێن دووبارە کاک فاروق ئێوە هەمووەکو هاوڵاتی هەرێمی کوردستان هەموو باوکێک کە قوربانیتان داوە لە پێناوی ئەو بارودۆخە خراپە بۆ چاکردنی پێمان بڵێ ئێستا ئەو ئامانجانەی لە پێناوی ئەوە قوربانیتاندا و کاک هەردی لە پێناوی شەهید بوو خوا بە شەیدی قوبوڵکە ئینشاءڵڵا پێمان بڵێ ئێستا بارودۆخەکە چۆن ئەبینن و بێ کوێ گەیشتوون خەڵکی کوردستان چۆن ئەژین یانی ماوەسا گیان خۆی هەموو شتە ئامانجێکی هەیە بڵێ ئێمە ئەمانەمە ئەمانی کە پیانەڵێ ئەوترێ ئێستا یەکێکی پارتی ئەم هێزانە لە دوای بەعس کە هات نەخوارەوە هەرێکی بە پیکابێکی شۆفلێتەوە و دۆشکەیەکی لەسەر بووی تەنە چەکداری تیا بوو چڵکن و پڕکنێک و بەنەوعێک هەر قبوڵمان بوو لەبەر ئەوەی نییە ڕزگارمان بێ لە دەستی بەعس و ڕێزیشمان لێگرتن بۆ پێی کە لە خەباتە بوون و خەباتیان کردووە بەڵام وتمان ئەمانە بە دیری ڕۆحی ئێمن بڵێ یعنی ئەوەنە بە شانازی و باسمانە کرد بێگومان من خۆیان لێو بە زیابێک کە عەرەبیانەوتین کڕێدی ئسا ئتر بووین بە کوردی ئەبین بە کورد و نییە ئەبین بە خاوەنی وڵاتی خۆمان هەموو هینەکانی شتە خراپەکانیمان شاردنەوە هەتا ئەو ڕۆژەی نییە لە حەفەی شوباتە ئەو میلەتە داوای بەسیتری شتیە کرد دەردی کاگنزارەڵێ نەمانزانی ناو ئەم سنووقە داخراوە چی تایە ئەم سنووقە داخراوی کە چەند ساڵە لەو شاخانە چی کردووە حەفەی شوباتە ئەو سنووقە کرایەوە بۆمان دەرکەوت کە ئەمانە نییە ئەمانە ئەسڵەن نییە لە ژیانە کوردایەتیان نەکردووە ئەمانە مەجموعەیە چەتەن و هیچیکە هەتا 12 ساڵ بەس ئەیانوت حکومەتێکی هین ساوە خۆیان بەخێوە کرد و چەکداریان دروستە کردوونیە بەس ئەم خەڵکەش قبوڵی بوو کە لە ئەوڵ کات کە ئەو خەڵکە داواکاریکی بەسیتی لێکردن یان تەعین بوون یان پلەبەرزکردنەوە بوو یا شتێکی بەسیت بوو وەختە کاکە نەوتیش هەبوو بەنزینیش هەبوو بەنزینەکەش چاک بوو نەکوەکو ئیستا ئەوان قبوڵیان نەبوو هەر لە دەرگاکانیشیان بیت یەکسەر پیشەکیان نابەناوچەوەتەوە ئەمە حەفەی شوبات ئەمەی دەرخست ئەم سنووقەی کردەوە بەڕووی ئەم خەڵکەیە بەڕووی هەموو کووردا ئەبوایە ئێستاسی 2 ساڵە کە حکومڕانی ئەم وڵاتن ئەبوایە هەرچی کوردی هەر چوار پارتەکەیە لەم وڵاتەیە بوایە هەر هەمووی نییە پشتیوانی یەک بوونایە حکومەتێکی تۆکمە بووایە وەکو ئیماراتوانە خۆمووی 2 میلیۆنە کاکە ئەوڕەشی نەوت نییە بڕە بزانە گەشتونەتە چی نازان ئەم دزیە هەتاکەی چی بەو خەڵکە ئاڕن سەرشۆڕن لە بەردەمی خوایە لە بەردەمی خەتەر بە وڵاتێکی بچووکەوە هەموو دنیا باسیەکە بەڵێ هەموو دنیا شارازی پێوەکە ئێمە نەمانتوانی نمونەیەکی زۆر بچووکی هاوشەوەی ئەویش پیشان بدەین ناتوانین کاکە یعنی نازانم ئەم تەماعە هەتاکەی هەر کەسە نییە مەجموعەیە چەکداری هەیە و هێزێکە و تەواو
ساعەکە ئەو کوژێ کای فەرۆک تۆ پێت وایە مەسەلەن ئێزم باسی قەتەرمان کرد یا هەر وڵاتێکی هاوشێوە بۆ نمونە مەسەل ئەو پارەی هەیە و ئێمە نیمانە بۆیە جیاوازین ئەیونەوتی هەیە و ئێمە نیمانە بۆیە جیاوازین لە چیە جیاوازین قەتەر ئەگەر بزانی چی بۆ قەتەر سەرحەیە بوو بەس حشتر و ئاگوڵی تیا بوو پیانە ئاگوڵ من چونکە عسکەریم لە بەسڕا تەواو کرد بڵێ لە بەسڕ سجن بووم بۆیە ئەزانم کوردایەتی یعنیی ئەوەی جیاوازە چییە بۆچی ئەو وا پێشکەوتو بۆچی ئێمە ناکەوی حاکمی عادل ئستا ئەمان نە ئاغان نەسەر کردەشن ئاغا بیت ئاگال لەو وڵاتەی خۆتە ئاگال لە سنوورەکانی خۆتە ئەو تاری تورکیا و ئێرانیە نیە خەڵکەکە کوژێت لە ناوینە هەر بە خەیاڕیشیانایە سەرکردەش بی سەرکردنین ئەمانە ئەسڵان ئەگەر سەرکردە وای ئەبوای نییە وای لە خۆی بکردایە دەجاریکە هەڵبژێرایە بیان بش ڕۆشتاتەوە دەردی قایم قامەکەی نییە پێنجوێن ڕۆشتە ماڵی شۆنی بە زۆر هێنایانەوە لە بەروی عادل بوو کاک فاروق تۆ باسی هەڵبژاردنە تێداوە نیە هەموو جارێک هەڵبژاردن نەکرێ و ئەوان هەڵە بژێردرێنەوە ڕەحمەت لە گۆڕی مردو من ئەمیز باسی ئەوە بکەم هەموو میلەتی کورد ئەزانێت سای ئەمە لە چ معانێتێکێن لەم بەینەیە ڕۆشتم بۆ دەبێنەوە بکڕم لەو مەنزیخانان سەیرەکەم کوڕێکی گەنج لە تەمەنی ئەو کاکەیە دەبەی بپسی هەیە ئەو یەک لتر و نیو ئەگرێت لتر و نیوەکی تێکرد باشە یعنی سەیری ئەمەکە سەرۆکی هەرێم حکومەتی هەرێم خەڵکەکە نییە بە لتر نەوت بکڕێ تۆش نییە های لای ئاوی ئەم وڵاتەش ناخۆیتەوە ئیتر چی پێ بڵێم کاکە حەفبەی شوبات داماڕینی ئەم پردەیە بوو کردنەوەی ئەم سنووقە بوو گوێ بەسەر ئەوانەیە بۆیە ئێستاش هەر ڕقی لە حەفبەی شوباتە ڕقی لەو ڕۆژانەیە چکە ئاشکرا بوو چیە نیەتەکەی ئاشکرا بوو ئەوەیە کاکەی مامەساگیان تەواوەتر ئێمە وازمان لە هەموو شتێک هێناوە کاک فاروق ینی تر هەموو شتێک لە دەست دەرچووە بابڵێ چۆنە بەدیل زۆرە دوو بەدیل هەیە بڵێ بەدیلی یەکەمیان کە بەکار بێت لە ئینشەڵڵا بەخۆیان بچنەوە بەدیلی یەکەم ئەوەیە هەموو میلەتی کورد ئستا لەوانەیە گوێی لەم قسەی من بێت بڵێ ئەڵێن دوو مانگ سێ مانگیکە هەڵبژاردن نەکرێت بڵێ گەنج و پیر و ئەوانەی کە لە بەردەمی زانکۆکانە کەوتبوون وتیان هەڵەیان و ئەوانەی نییە لەسەر جادەکانە ئیساش کەوتون لە دەربانی خان و کەلار و پێنجێن و نازام کەوتۆ ئەوانەی کە بەسەریان گرتۆ بۆ غاز و بۆ نەوت و بۆ ئەمە ئەوە ئەو دەقێتە یەک سەعات بەکاربێنن لە ژیانتانە ئەو ڕۆژەی هەڵبژاردنەکە هەمووی بچێ دەنگ بە چی ئەیدا بە کێبیدا بە هەر حیزبێکی سیاسیە بە هەر بێلایەنیەکە بە هەر معارەزەیەەکە بەس دەنگ بە ئەو هەرە نەقۆزنەوە بەڵام مەدەن بە دز مەدەن بە چەتە مەدەن بە گەندەڵ مەدەن بە پیاوزانی شوێنەمان بەسا کێشەکەی ئێمە سازە نزیە بە هەزارەها هەیە ئەڵێن نییە موچەی بن دیواری هەیە بڵێ موچەی بن دیوارە زانی عیزی کابرا لە پێش من و تۆشە ڕاکە بۆ مزگەوتەکە نوێژەکە تۆسی ئەم بەزمە کە بۆ ئەو خەڵکیان ناوەتەوە کاکە بڵێ یعنی ئەوە بە حرام نازانێت ئەڵە کاکە منیش بە ئەوم بەرەکەوێت بڵێ سپاس دەکەم دەگەڕێمەوە وڵات بە تاکیدیانی ئەو عایشە خان دایکی شەید هەردی ئەوە بەخێر بێن لەسەر سەر بەسەر چاو ئەزانم هەموو جارێکاڵێن مانگی شوباتە و حەفدەی شوباتە تۆ دنیای قسەت لە دڵدایە دڵت ئاگراگرێ ئەگەر هەندێک لەو قسانەمان بۆ بکەی بزانم یعنی حەفدەی شوبات چیت شوباتی ئێمە وازانین تەعزیێمانە هەر ئەو ڕۆژەمان بیرە خاتەوە کە چۆن شەید بوونە و کە چۆن جەنازەیانێ ناوەتە و چۆن ڕۆڵەکانمان لە دەستداوە و ئەوها شەید هەردی لە پێناوی چییە شەید بوو قوربانیدا براکەم لە پێناوی ماندووبوونی خۆیان شەید بوو ئەوەنە ماندوو بوو یعنی زانکۆیە کرد ئیشیە کرد لە مەتبەعە بوو لە مەتبەعەی هاوڵاتیش بوو بەخوا هین بوو بەڵێ تەبعێ کرد کتێب و شتی چاپەکەم ئیتر ماندوو بوو وەڵی وەبیلای نووسنی نەبوو شەویش ئیشیە کرد ئێمەش کۆمەڵی ئەمە هەموو شەیدانە هەمووی مناڵی فەقیرن نەباوکیان سەرکردێ و نەباوکیان پێشمەرگەی و هەر هەمویان مناڵی فەقیر وەژارن خوای گەورە ئەو پلەیدا بە ئێمە ئەو ڕۆڵانە شەید بوو لە پێناوی ئەم خاک و نیشتیمانە ئێمە نامان لە هەموو وڵاتی دەنگمان ناوەتەوە جێگەی شانازیە من ئەوش جێ شانازی هەر وەکو تۆوت بەس نییە لە ڕێیەکی چاکسازیە شەید کراون ئەگەر ئەم حکومەتە چاکسازی بکردە ئەو ڕۆژە و ئەم ناڵانەی خەڵکی داواکارەکانی جێبەجێ بکردایە ئەنجامی ناگەی بەم ڕۆژە
ئێستا ئەم ڕۆژە چۆنە بەلای تۆ خراپترە باشترە چزانم لەو ڕۆژە خراپترە ئەو کاتە هەر شاری سلێمانی هات بۆ سەرجادە و داواکاریەکانی جێبەجێ کردایە ئاوە گەورە نابوو ئێستا هەموو شار و شارۆچکە و محافەزە و قەزا و ناحێ هەموو داواکاری هەیە جا ئەگەر چاکسازی بکە بڕواتە بێ لە بەرژەوەندی میلەت نییە لە بەرژەوەندی خۆیەتی چاکسازی ئەگەڕێتەوە بۆ خۆی ئەگەر تۆ باوکەکەم ئەگەر تۆ خراپبی بەخوا هەموو کەسێ دەرتەکە لە وڵاتەکە و بەردت تێگرێ تۆ چاکسازی بکە بۆ خۆ چاکسازی بکە گەلەکە لە خۆ ڕازیکە مناڵەکان لە خۆ ڕازیکە کەوا دەنگە پێبن گەنجی ئێستا تەبیعەتی جیاوازە لەگەڵ دایە بۆچی ئەوان بەڕای تۆ بۆچی ناتوانن خەڵک لە خۆیان ڕازی بکەن چاکسازی بکەن توزانم بارودۆخەکە باشکەن خۆیان لەبەر ئەوەی تەماحیان زۆر زاڵمە بەسەریانە تەماحەکەیان زاڵمترە لە چاکسازیەکەیان هەر خەریکی کۆکردنەوە کاکە چاکسازی بکەن وەڵاوە بیلای بەشی خۆشیانەکە و بەشی میلەتەکەشەکە ئەگەر بەڕێوەی بەرن و چاکسازی بۆ ئەوان زۆر باشە لە بەرژەوەندی خۆیانە بڵێ دەست خۆش مەمنون کاک زایرجان باوکی شەهید سوورچە و دووبارە بە خێر بێنەوە سپاس دەکەم کاک زاهیر ئەم بەڕێزانە باسی بارودۆخی ئەوسا و ئێستاشیان کرد باسی خراپتربوونی بارودۆخەکەشیان کرد نەبوونی چاکسازی و زیاتر هەڵدێران و ئەوەیان کرد با بڵین تۆ چیمان پێڵی دەسەڵاتی کوردی لەو کاتەوە من 12 ساڵە مەسەلەن هەوڵی داوە بە خۆیان بچێتەوە بارودۆخەکە چاک بکە یان هەر لە ڕێگەی چەوتا باڵێن بەردەوامە لە ڕۆژ من پێشەکی بە خێراتتانەکەم بەخێتنیم بە ڕێزانێژەکەم بە خێراتنی ئێوەژەکەم بە خێراتنی کەناڵی پەیامیژەکەم و سڵاو و ڕێزیشم هەیە ئێمە کاتێک کە ئەمان خۆپیشاندان کە کرا لە سەرای ئازادی ئێستادا خەڵک بەو پڕی مەحەبەت و خۆشەویستیەوە ڕویان ئەکردە سەرای ئازادی و هینیانە کرد بەڵام تا ئێستاکە حکومڕانی کورد توانیوێتی هیچ شتێک بکات لە پێناوی خەڵکایە بۆ خەڵک ئێمە ڕۆڵەکانمان کە شەهید کران لە پێناوی برسێتی و ئازادی و بێئاوی و بێکارەباییدا خەڵک خۆپیشاندانیمان کرد و ڕۆڵەکانی ئێمەشان شەهید کرد بەڵام ئەم حکوومەتە تا ئێستاکە توانیویانە هیچ شتێ بکەن ئەوە تا گیراوانی بادینان چی بەسەرات و چیان کردووە لە پێناوی چییە گیراون و لە زیندانان هەڕەشەی مردن و هەڕەشەی کوشتنیان لێ ئەەکەن یا ئەوانەی شیلاتزێ توانیان ئەو خەڵکە جوانە ئەو کوڕە گەنجە جوانانە توانیان دەبابەکانی ئەتاتورک بسووتێنن شەڕ بکەن لە پێناوێنە بەڵام لە پێناو ئەوەی کەوا دهۆک و زاخۆ ئەوانە شانازی پێوە بکەن بەڵام هەڵسا هەمویانی گر ئەوە بوو ماوەیەکی زۆریش زیندانی کران بەڵام ئێمە هیوا ئەخوازین کە خەڵک کە داوای مافێگەکە نەکوێ ئێمە لە کاتی حەڤەی شوباتە ئەوەی هاتە سەر جادە هات بەڵام خەڵکانی کە نەبوو بێنە سەر جادە مامۆسایانە هاتنە سەر جادە خەڵک گاڵتەیە کرد پێیان ئەیان و داوای ئەم کۆمەڵێ مەعاشتان هەیە ئیتر بۆ داوای چی کە ئەەکەن خەڵک کاکە خۆ هەر موچە ئەساس نییە بۆ خەڵک ئازادی ئەساسی خەڵکە کە بتوانین بە ئازادی لە شارەکەمانە بشین لە شارەکانی کوردستانە بەڵام هیچ کەسێک بۆی نییە لە هەولێرە هەتا بژی بە ژیانێکی شایستە ئێمە یعنی ئێستاش وەکو گاڵتەجێک جارام یاری مناڵان یاریان نەکرد لە فێنەویشتە بەڵام ئەمانە ئێستاش بڕۆ فیلێک کە بۆ دائیرە بەکارێت فیلەکە ئەبێ زەرد بێت ئەمە چیە گەیەنێت بۆ خەڵک اینجا دوایەوە برای بەڕێزم لە حەبەی شوباتان لە هەڵەبجا خۆپیشاندان کرا لە سەیسایەق کرا لە گەرمیان کرا لە دەربەنی خان کرا
لە کەلار کرا لە کفری کرا ئەم ڕان یەکرا بەڵێ خەڵک خۆپیشاندانی کرد داوای ماف و ئازادی خۆیان نەکرد بەڵام تا ئێستا ئەو هەموو کۆمەڵە خەڵکە ئەو کۆمەڵەیە شەهید و بریندار کە بریندارەکان ئەچوونە دەوری 600 بریندار و 12 شەهید تا ئێستاکە ئەم دەسەڵاتدارانە داوای لێبوردنیان لە خەڵکی شارەکە کرد. کاک زایر ئێوە ئەگەر لەسەر دۆسیەی شەهیدانی حەفدەی شوبات بە شێوەیەکی گشتی قسە بکەن چیمان پێڵێن ئەگەر من پرسیارم هەبێت لەو بارەوە بەکوێ گەیشتووە دۆسیەکانتان چیم پێڵی من ئێمە وەکو کە سوکاری شەهیدان حەفدەی شوبات هەتا مردن ئەو دۆسیەیە بەرز و پیرۆز ڕائەگرین هەتا ئەو کاتەی ئێمە بگەینە ئامانجێک کە ئەم دوو دەسەڵاتە نەمێنێ لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان ببێتە هەرێمێک کەوا خەڵک شانازی پێوە بکە بەڵام ئێستا خەڵک قێزەونانە تەماشای ڕەفتار و گفتاریانەکات بوونە تا دزێک بۆ تا ئێستا نەیانتوانیوە موچە بۆ خەڵک دابین بکەن تازیستان نەیانتوانیوە شک بەڵام ئێمە سوورین لەسەر داوای ڕەوای خۆمان و حەقدەرانی بێ حەفدەی شوبات کە تیانە زەرمەند بوو تیاشیانە بوو ئێستا دۆسیەکە لە بەردەم دادوەر و لە دادگا ماوەتەوە کاک زاریان بەڵێ دۆسیەکە ماوەتەوە بەڵام لێ دۆسیەکان داخراوە دایان خستو بەڵام کامیان ماوەتەوە کامیان داخراوە بۆچی داخراوە دۆسی کاکتەهایە کۆتایی وەرگرتووە ئێوە ڕازین لە دەرەنجامەکەی دۆسی کاکتەهایە داخراوە دۆسی حاجی عەلیە داخراوە دۆسی ئەحمەدی چەمچەماڵە داخراوە ئەمانە داخراون و لەبەرەوەی پلەی کۆتایی وەرگرتووە و بۆ نمونە ئەنجامێک بەدەست گەیشتووە یان هەر داخراوە و داخراوە ئێستا ئەوانەی کە بەدەستی پارتی کوژراون داخراون هەمویان ئەوەشی کە بەدەستی یەکێتی چیتراوە کۆمەڵێکیان داخراوە کۆمەڵێکیان ماوەتەوە بەڵام من یەکێکم لەوانەیە کە دۆسیەکەم دانەخراوە تا ئێستاش دۆسیەکەم کراوەیە بەڵام یەکێکی وەکو ماڵی شەخفاڕوە عینیشت دۆسیەکان کراوەیە ئەمانە تا ئێستاکە بە خوێنی سەدان گەنجی ئێمە ئێستای شتونی چەنەها لە دوای حەفدەی شوبات چەنەها کەسی کەیان شەهید کرد لە چەمچەماڵ لە هەڵەبجا زۆر باش بەوەی خونچەخانی چەندی قسەمان بۆ بکات دایکی شەهید سوورچێ و ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاو جەنابەت لە حەفدەی شوبات و لە ساڵ یادی شەهیدکردنی ئەو پۆلە شەهیدا و قوربانیانە چیمان مەمنونتان سپاستان دەکەم و بەخاتری میوانەکانەکەم و وڵی بڵێم چی نازانم ئەو نەمام و تۆ هیچی قسەیتیان نەماوە هیچی تیان نەماوە چی بڵێم کەس نیە گوێتان لێ بگرێ وڵی کەس دێک گوێمان لێ بگرێ وڵی چۆن دوو لە ڕووحازری شوانێ لەوێ کەوێ لەو دەشتەیە بەدەڵا بێت وڵا حیوانەکانی گورگ تەیە ئێمە ژوامان لێ هاتووە بەڕاستی شوانمان نەماوە ئەیتر شوانیش نەماوە هەمی گورگەکەی خوارد ئەمێ ماشێ دۆ هیچی نایڵێت ئێمەش ئەم میلەتە ئەموو ئاوامان لێ هاتووە جەماعەتێ گورگ کەوتۆتە ناومان هیچ شتێکی نەهێشتەوە بەشی کەسی نەهێشتوێتەوە هەتا بەشی شەهیدەکانیش بێڵێتەوە هەمومانی مەحف کردوتەوانێ من ئێستاش ببن بە پاشا ببن لەوە گەورەتریش ببن هیچ گەورەتریش نین وەکو ئەو خۆڵی عەمەل لە سەیرانەکەم بەس من ئێستاش هەر حسابی ئەو کێوان بۆکەم هەر حسابی ئەو ئەسپێ و ڕشقیان بۆکەم هەر حسابی ئەو جودە پاتە لاسیقیان بۆکەم کە دیو منن لە لادێ هەر ئەو حسابیان بۆکە بەس مع لەسەف بۆ ئەو کوردە کە ئاوا ڕووی خۆیان ڕەش کرد کە هەڵگەڕانەوانێ کە بیری ئەم میلەتان نەبوو ئەو هەموو ئەلفالانە ئەو هەموو دێهاتان ڕوخان ئەو هەموو وڵاتە جوانیان ئاوا لێ کرد من بەبیرم بێ نازام چەند ساڵ ئەم هەموو وڵاتە جوانە هەبوو کەس پێویستی بە مەعاش نەبوو کەس پێویستی بە نەود نەبوو کەس پێویستی بە هیچ شتێ نەبوو هەمووی لەسەر بنجی خۆی و لە لادەی خۆی وەکو گوڵ ئەژیا ئەچوو بە وەکو شاق ئەژیا ئێستا خەڵکیان وا لێ کرد نە دییان هێز نە ماڵیان هێز نە وڵاتیان هێز نە هەمیان فرۆشت لێرەوە ئەم ئێرانی منتیقەی کوردستانی فرۆش بە ئێران ئەو لێوە منتیقەی
بادنانی ینی لە باتەوەی چاکتری بکەن خراپتریان کردووە هەمیان خراپ کرد هەمیان شڵەقانەوە بەسەر یەکە هیچیان نەهێشتەوە بۆ میلەتی خەڵک فەقیر و داما و زەرەری کردووە بە کەس زەرەری نەکردووە بەس فەقیر زەرەری کردووە باشە کێ ئەبێ حکومڕانی خۆمان ئەوەمان وڵاتی چۆن وابێ خەڵک ئەم چەپڵەی بۆی لە خەڵک بۆی ئەم هەموو ئەلفالەیە خەڵک بۆی ئەم هەموو دێ ڕوخان لەبەر ئەوە کە ئەنجامەکەی بخوا کە بژی وەکو وڵاتادی خەڵک تۆ پێت وایە سەرکردەی دڵسۆز ئاوا لەگەڵ خەڵکەکەی خۆی بکە ئێمە نەژیین ئەو وێرانی کردین ئەو مەحوی کردینەوە ئەوەی کە حکومەت سەدام تەواوکەر نەبوو ئەم تەواوی کرد حکومت سەدام زۆر شتی مابوو تەواویکە بەس ئەم لا خواروی لێگرت هەمووی ماشیەوە هیچی نەهێشت ئیتر چی بڵێن نازانم کوڕی من تەلەبە بوو بەخوا شانازی پێوەکەم کە لە خۆپیشاندان ناکوژرا ئێستاش خۆپیشاندان ببێ خۆم نییە قەسەم بەخوای گەورە لەوەیە چێ شتی ماڵەکەم بفرۆشم بێم بەچەخ بداعی پێ بکوژم هەتا مردن من ئامادەم قەت خۆشیش نابم چونکە جەرگی خەڵکیان سووتان ماڵی خەڵکیان وێران کرد خەڵکیان سزن کرد خەڵکیان ئیبادە کرد چیان کرد لەو خەڵکە بڕۆ بە هەزاران سزن لە لێرە بە هەزاران سز لە هەولێر باشە بۆ ئەو عالەمە خەڵک ئەمەی کرد ئەم چەپڵەڕی لیان و خزمەتەی بۆ خەڵکە کرد ئاوای لێ بکات خەڵک بۆ ئەوەمان کرد کە بحەسێنەوە کە بتێب حەشتێنەوە کە لە بن دارێکا بن سێبەرەکەی خۆش بێ نەخۆرەکە بماسووتێنێ ئاگرمان تێبەرە ئەوان ئاگریان تێبەرین ئەوان مەحفیان کردینەوە یا ڕەبی لە خوای گەورەمەیە مەحفیان کاتەوە لە خوای گەورەمەیە تەفری دونیان کە لە خوای گەورەمەیە ژێرەژوریان کە خوا خەڵاتێک و مصیبەتێکیان بۆ بنێرێ لە تورکیان خراپی خوا هدایەتیان بدە ئەیتە من هەر ئەوان بۆنێ دەست خۆش خونچەخان مەمنون مامۆستا عادل ئەگەر لێگەڕێین باسی حەڤەی شوباتی ساڵی 2023 بکەین لەوەی لە ڕابردوو ڕوویداوە لێگەڕین چۆن ئەم بارودۆخە چاکەکرێ کە ئێستا تایدێت بارودۆخێکی خراپە بە تەواوی مانایانی من لە چەندین دیداری تری شاوتومە تام 2000 بمێنن تا مۆدلە لە حکومڕانی بمێنێت تام 2000 ئیداری سیاسی و ئابووری و سەربازی هەرێمی کوردستان بن هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەئیسراحەت دەگەن وەنە ئەگەن بە ئاواتەکانیان وەنە ئەبین بە خاوەنی دەوڵەت و شیان کە ئەوان دەهۆڵی کوردایەتی ئەوکتن پێم وایە لە ڕووی کوردایەتیشەوە ئەمان ڕێگەمان هەیە ئەوش ڕێگە مەدەنیەکەیە ڕێگەی هەڵبژاردنە دیموکراتیەتە ئەوە ینی کەواتە خەڵک لەم ڕێگەیە بێت چه ئەرکێکی هەیە ئەم دوو هێزە بێگومان لە ئێستا لە ڕووی پێگەی جەماوەریەوە زۆر لاواز بوون هەوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی ناومێدی زۆر گەورە ئەژین کەەوە قسەی لەسەرکەن چۆن ناومێت بۆ کاتێکی زۆری ئەوێت بۆ یەگەر سێریکەن بە ڕێژەی دەنگدانە ئەزانین کە هەوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ هەموو تەزیورێشەوە کە کراوە لە دو هەڵبژاردنە ڕێژەی بەشداری هەوڵاتیان لە دەنگدانە نەگەشتوتە لە 140 لە سلێمانی وە لە هەولێر دۆگەش نەگەشتوتە لە 150 بۆیە ئەمە پێمانەڵێ زۆربەی هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم دوو حیزبە و توانین بەشێکی زۆری حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانیان ڕەت کردوێتەوە بەڵام ئەرکی پێشینی هاوڵاتیان ئەوەیە کە ئێمە یانە بێ ڕێگەی مەدەنی بگرینە بەر بۆ کۆتایی هێنان بەم جۆرە لە مۆدل لە حکومڕانی یاخود دەبێت ڕێگەی سەربازی و کوتەتا بەکاربێنین کام ئەم ڕێگەی دومیان بۆ لە ئێسادا بۆ وڵاتانی هەرێمی کوردستان زۆر قورسە و ئەگەرێکە توانین بڵێن ئەگەرێکی تۆزێ دوورە بەڵام ڕێگەی مەدەنی کە بریتە لە هەڵبژاردن کە هۆکارێکی مەدەنیە بۆی بتوانین گۆڕانکاری لە جونگەکانی دەسەڵات تا بکەین هەر کەسێک ئەتوانێت لە هەڵبژاردنەکانە بە گروتینێکی زیاترەوە بەشدار بێت بۆی بتوانێت کۆتایی بەم جۆرە دەسەڵاتە بهێنرێت یاخود بەلانی کەم و ئەگەر کۆتایی تەواویشان پێنێنرێت پێگەیان لە سیستمی حکومڕانیە و لە ناوەندێنە وڵاتیەکانە و لە ناو هەوڵاتیان ێستا دەکەن بێتەوە ئەگەر ئەمە سێریکەین گوێ لە دوێنەی بەرپرسانی هەرێمی کوردستان بگرین ناوەندێنەوە دەوڵەتیەکانیش لە ئەمان تێگەیشتون جەگری سەرۆکی هەرێمی کوردستان خۆی لە نوێترین دیداری ئاڵێ ئەوەی کە من لەگەڵ ناوەندێنێ دەوڵەتی ئەمریکی ئەوروپیەکانە دانیشتوم ئەڵێ پێگەی هەرێمی کوردستان زۆر لاوازە و هەمویان خۆیان هەموو گەندەڵی و خراپەکاریەکان ئەزانن و ئەوان تەنها ئەو کە لەگەڵیانە دانیشن ڕێنمایانەکەن کە کۆتایی بەم جۆرە لە سیاستکردن بێنن نەوەکو ئەوەی کە خۆیان ئەڵێن زۆر سەرسام بوون بەم جۆرە لە حکومڕانی نازان بە کوێم حکومڕانیە سەرسامن کاتێک کە تۆ ڕۆژانە وەکو ئاماژەم پیا 400,000 بە مینەوەی فرۆشیت وەکو ئاماژەم پیا هەوڵاتیانی هەرێمی کوردستان بە دەبەی لیترونیوی نەوت بکڕن تۆ 400,000 بە مینەوە فرۆشی نەتوانی موچی موچەخۆرانی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بی چاکسازیەکەت ئەوە بێ کە لە مۆدلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەوە بێ کە تۆ کاتژمێرەکانی کارەبا بۆ 4 ساعت لەگەڵ ئەوەشە کە نەتوانی 2 ئەمپێر 2 ئامێری کارەبایی لە ماڵەکە تا ئیش پێ بکەی ساڵی ڕابردوو وتەبێژی وەزارەتی کارەباوتی بە پێدان بە دانانی پێوەریزی
زیرەک لە هەرێمی کوردستان ئەمە توانین کارەبەی 4 ساعتی دابینکەین ئەوە پێوەری زیرەک لە سەرانسەری هەرێمی کوردستان کارەبا و بە 4 ساعتی بۆیە لێرە حەزەکەم هاوڵاتیان هەرێمی کوردستان تێکبن چاکسازی بە مرۆڤی فاسد و گەندەڵ ناکرێ ئەمانە فاسدن چیفعنی خەریکە لە وازیان لە فاسدی لە فاسد لە فەسادی ئابووری و سیاسیەوە بیگرە ئێستا خەریکی فەسادی ئەخلاقیشن یعنی معقول نییە لە شارێکی جوانی وەکو هەولێرە گوندێک کۆمەڵێک ئاپارتمان کۆمەڵ لە شوقەت تایبەت کرا بە بەدڕەوشتی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانی بزوو خەڵکی هەولێریش بزانن بێدەنگیش دانیشیت بۆیە ئەمان لە فەسادی سیاسی لە فەسادی ئابووریەوە ئێستا خەریکی فەسادی ڕەوشتین لە هەرێمی کوردستانە بۆیە ئەمانە بە مانای کەلیمە فاسدن لە هەموو ژیانەکان لە هەموو سێکتەرەکانی ژیانی هاوڵاتیانە دەستیان کردەوە بە پاسکردنی کۆمەلگای کوردی. کاک نزار جەناب ڕێگەی دەرچوونمان پێ بڵێ لەم بارودۆخە ئایا هەڵبژاردن کە لە بەردەم ئێمەیە فعلەن ئەم جۆرە هەڵبژاردنەی کە لێرە ئەکرێ ڕێگەیەکە بۆ دەرچوون لەم مەزەقە؟ بەڵێ دەست خۆشەوە پرسیارە هینی زۆرە وەڵامی زۆرە یەکە لە وەڵامەکانی بڵێ ئەگەر وڵاتی بکێتە قەیران و ئاژاوە و فەسادی ئیداری تر هەڵبژاردن وەسیلەیەکە بێ دوایەوە لاپەڕێکی تازە ئەکرێتەوە بام خەڵکیش ئەوەی هەڵبژاردن بینی ئەوەی هەڵبژاردن بینی ئەوەی وعد و وعودی ئەم حیزبانە بینی بەڕاستی خەڵق ئاشنا بێتەوە لەگەڵ هەڵبژاردنە لەگەڵ سنووقەکانی هەڵبژاردن و ئەو پێ ویان تێگەیان کە ئەم هەڵبژاردنانە هەمووی سۆپەرمان نوتوان کۆمەلگاکە شتی وعدی زۆر گەورە ئەمە ئەو وعدانە هەمووی خەڵکی ناوێتە چی بکەین باشە چی بکرێ باشە یانن شتێکی ترکە ئەوەی کە بکرێت پرۆژە زۆرە هەر بگەڕینەوە بۆ خۆپشاندانەکانی حەڤەی شوبات هەر پەرلەمان خۆی بڕیاری ژمارە دوی دەرکردووە هیچ مەکە هیچ چاکسازیەک مەکە هیچ پرۆژەیەکی تازە دامەنێ کە دەیان پرۆژە هەیە و هەموو هەر حیزب و دروست دەبێ پرۆژەی هەیە بەڵام ئیرادەی جێبەجێکردن نیە و حکوومەتێکی کەڕووکاسەوە جوێی لەو پرۆژانە نیە و ئەگەر بێت و هەر بگەڕینەوە بۆ حەڤەی شوبات چکە حەڤەی شوبات دەستکەوتیشی هەبوو هەر ئەوە نەبوو خۆپشاندان بێ بخوێنی ئەو شەهیدانە بڕیاری ژمارە دوی دەرکرد ئەو بڕیارێکی زیندووە بڕیارێکە یعنن خاڵە خاتە سەر هەموو پیتەکان و پیتەکان معنا ئەیا بە هەموو شتێک ئەتوانرێت بگەڕێتەوە بۆ ئەو هینەکە نەکرێت بەڵێ کە جێبەجێ نەکرێت عیبرەت لە جێبەجێکردن نەخێر هیچ شتێک جێبەجێ ناکرێت ئەو هەمووی اتفاقی بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیی جێبەجێ نەکرا ئەو هەموو پرۆژەی خەڵقی مەدەنی بڕیاری ژمارە دوو بڕیارینەکانی پاکێجەکان دیالۆکی بینی دەسەڵات و حیزبەکانی ئۆپۆزیسیۆن لە دوای خۆپشاندانەکانەوە هیچی جێبەجێ نەکراوە و هەمووشی تۆزی لێ نیشتووە نەکرد جێبەجێ بە 180 پلە عکسەکەی ئێستا ئێمە لەناو عکسەکە ئەژین و ئیرادەیەکی هین نیە قمارچی هەتا قمار بکە ئیفلاستر ئەکا ئیتر ئەمانە بۆیە پاریان بەرگە ناگرێژە پارێکی ئەجگار زۆر هەیە بەڵام دزەکان لە پارەکان زۆرترن و دزەکان ئازاترن لەو پارەی کە کۆکرێتەوە ئەجینە چاکسازی و ئیرادی چاکسازی هەبێت هیچ شتێک قورس نییە و ئاسانترین شت ئەوەیە کە لە وڵاتێکی پڕنەوتی وەکو کوردستانە تۆ چاکسازی بکەی بەڵام ئێمە لە وێرانە خاکێکە ئەژین و وێرانەکان هەمووی دیارە لە قەلە ڕەش زیاتر هیچ شتێک نبینی کە حکومڕانی بکە ئەگەر دەنگێک بەرزێتەوە دەنگی ئەو قەلە ڕەشانەی حکومڕانین بەڵام بەڕاستیش حیزبەکانی دەرەوەیەکێتی پارتیش ئەوانیش پێویستە بەخوا نابچنەوە پەرلەمانتار خۆی وەزیفەیەکی گەورە و قورسە بام ئەوانی ژوا ئەڵێن ئێمە هیچمان لە دەستنیان لە کاتێکە کە بڵین بە جۆرێک بایکۆتی پەرلەمانیان کردووە بەڵێ وتم بە جۆرێک بایکۆتی پەرلەمانیان کردووە ئەوە ڕێگە چارەیە بەڕێی تۆ بایکۆتی پەرلەمان چییە خۆ تۆ دانیشتوی بەو هینە ڕازیت بۆی پەرلەمان با بایکۆت کرێت تۆ توانین لە دەرەوە چالاکی تەبێت لە دەرەوە ژیانە هەبێ ئایا لە دەرەوە چیەکەن لە سەفەر زیاتر ئەڵە دەیان کەس ئێستا لەو پەرلەمانتارانە هەموو چەند کەسێکە ئیژەکە لە پەرلەمانی کوردستانە لە سەفەر و لە سیاحەوە یعنن کارەساتە بەڕاستی یان تۆ وەزیفەش بەنیە بە ناوی خەڵکیشەوە بچی بۆ شوێنێک خەجاڵەتیش نایەن گرێکە چن دەرەوە ئەبینوە گەڕێنەوە ئێرە ئەو بارودۆخە جیاوازە بینن نەوەڵڵا وان ئەو بارودۆخە یعنن هەیە ئەگەر وجدانی زوندوی بێ ئەو بارودۆخە ببینە باسی قەتەرێکی دەکەوە ئەچی بۆ قەتەر بۆ دوبەی بۆ مۆندیال لەچی بۆ نازانم بۆ ئەوروپا ئەبێ خەفەت بخۆیت ئەبێ بڵێ من لە شوێ ژیم و ئەمە لە چ ژیانێکە و
ئەمانە بەڵام ئەوان نا پارەکانیانە بنە ئەو بانقا دانیان بێشی ئەچن لەوێت دانیان چارەسەرەکەن بۆ هەموو شتێکە یعنی هەموو شتێکان لێرە وێران کردووە حەبێک تۆ سیقە نییە پارچەیەک حەبێنیت بڵێ ئەمە بۆ نەخۆشەکەم باشە ترسیس ئەکسپایر بێ نەستەلەیەک مناڵێک سیقەی نییە کە بیخوا ئەڵێ ئەکسپایرە بێ یان هەموو شتێک دەست خۆشکاک نزار من کاتی بەرنامەکەم وەک خەریکە کۆتایی دێ هەر دواوتە ئەدەم بۆ دوو بەڕێزە کاک فەرۆق ئەگەر دواوتەی خۆتم پێ بڵێ چۆن لەگەڵم بارودۆخە مامەڵە بکەی وەڵی من لێرەوە ئەڵێم ئەم کووردە زنووە بەچی ئازانیە ئەم میلەتە زیینگووە کە ئەگەری هەیە هەر ڕۆژێ بێ ئەم جەماوەرە تەقێتەوە چونکە من ئەبینم کە مامەس قوتابیانی زانکۆ تەندروستی هاوڵاتیان لە هەموو ناحێ و قەزاوینەکانە هەمووی نییە بۆ هەموو شەکانی خۆیان یعنی بۆ هەر شتێک بیانوێ خۆپشاندانەکەن معنە ئەم میلەتە زنووە ئەوەی کە بمانەوێت لەم بارودۆخە دوورمان خاتەوە بەس بەشداریکردنتە لە ڕۆژی ئەو باڵم بەملتان من ئەم گەنجانی خۆمان یا بە شەیدکردن بەس لە ڕێ ئەو میلەتە ئەو باڵم بەملتان هاوڵاتیانی کوردستان ڕۆژی هەڵبژاردن سعاتێ سەرخانکەم چن بۆ دەنگدان دەنگایی بە هەر شێبیدا ئەوە حیزبی علمانیمان هەیە حیزبی ئاین ئیسلامیمان هەیە هەموو حیزبێکمان هەیە دەنگ بە هەموو هەڵەکانی ئێمە ئەزانی چیەکە ئێستا بەرەوکی گرتوین هەڵەکەی ئەوەی ئێمە کە ئێمە یەکێتی پارتیمان هەڵبژارد پیرەن هەڵەی ژیان ئەمە هەڵەی ژیان بکردبان دەستخۆش کاک زارج دواوتە ئەگەر جەناب دواوتەمان پێ بڵێ بە کورتی بەڵێ بە کورتی شتێکمان پێ بڵێ لە دوای بەڕێزەکەم ئێمە حەڤەی شوبات گەورەترین ڕۆژی مێژویی بوو بەڵام هەتاکو ئێستاکە چه ڕۆژنامەنووس چه ڕۆشنبیرەکانمان لە نەیانتوانیوە لە وەسفێکی حەڤەی شوباتە وەسفێکی باشی بۆ بکەن من ئێستاشی لەسەر بێ و هەز ڕۆژێکی کە بێ هەز خۆپیشاندانێکی کە بکرێت ئامادەم گیانی خۆمی لە پێناوە بەخت بکەم بۆ جارێکی کە بەڵام زۆر جار لە کەناڵەکانە باس ئەکرێت کە بۆچی خۆپیشاندان ناکەن بۆ ئەوە ناکرێت بۆ باشە کاکە خۆپیشاندان کرا حەڤەی شوبات چی کرا بۆ خەڵک مامۆسایان 3 مانگ و قسوور لەسەر جادا بە سەرما و بە گەرما چیان بۆ کرا چی پێشکەوتنیە کرا ئەم دوو حیزبە بەڕاستی جێگای ئەوە نین کە متمانەی خەڵک بن ئێمە ئێستا پاکێجێکی شەشخاڵیمان لەلایە ئەوە تقریبەن وا بۆ 8 ساڵەچێت کە تا ئێستاکە هێشتا کە لەو ڕێبازە کە پاکێجەکان ئەو سێ لایەنی سیاسی بوو گۆڕان بوو یەگرتوو بوو کۆمەڵی ئیسلامی بوو ئەمانە تا ئێستا پاکێجەکانیان مەفعولیان هەیە تا ئێستا بە ئێمە هەست شتێکمان چوو بێ داوامان کرد بێ بۆ ئێمەیان کردو و لایەن نەداوە بەڵام بەداخەوە من بچم بۆ لای بچم بۆ لای پارتی بڵێم سکاڵام هەیە و ئەمەم هەیە پارتی ئەو پارتیە نییە ئەم دوو حیزبە هەیە بەڕاستی وا فێر کراون لە پێناو مانەوەیانە لە پێناو ئەوەی کەوا ئەمانە ئەمیل من کە ژێردەسەی ئێران و دەوڵەتی تورک بن ئێمە ئەوەمان قوبوڵ نێ و قوبوڵشمان نابێ و هیوای سەرکەوتنش بۆ تۆ بۆ بەرنامەکەتان و بۆ ئوستافە جواناخوازم زۆر سپاس منیش لە کۆتاییە دووبارە سپاسیم بە ڕێزاناکەم کە لێرە تەسیفیان ئامادە بوو وە کۆفایەک بۆ خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و قوربانیەکانی بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بە سپاسی میوانەکان و سپاسی هاوکاران و ئێوەی بەڕێز کە لەگەڵمان بوون تا دو ساتی بەرنامە کۆتایی باڵقەیەم جارە هێنین تا بێگەیشتنەوە